کاتتان باش بیرەناری ئازیزی کوردستان 24 لە هەرچەیەک هەن کامەرانم لە بەرنمەیەکی نوێی هاوڕێی تەمەن پێتان شاد دەبم. لە ناوەڕاستی نەوەدەکان گۆڤارێکی تایبەت بەرەخنە و پێکەنین لە هەولێر هاتەوەشان بەنێوی مەلا مەشهور کە لە میانی 33 ژمارەدا چێژ و تامێکی زۆری پێبەخشین. خۆشحاڵم ئەم شەو بە میوانداریکردنی ستافی ئەم گۆڤارە بە میوانداریکردنی کەسانی پرۆفیشنال لە بواری تەنزنووسی و کاریکاتێرست با بەیەکەوە بوخچەی یادەوەریەکانی مەلا مەشهور بکەینەوە. بەخێر بێن. مامۆستا بەرهەم عەلی سکرتێری نووسینی پێشووی گۆڤاری مەلا مەشهور بەخێر بێی. پارێزەر حوسامەدین سەرداری ڕاوێژکاری یاسایی و دەستەی نووسەرانی گۆڤاری مەلای مەشهور بەخێراتی کاکسان. کاک هەندرێن خۆشناو ئەندامی دەستەی نووسەران و کاریکاتێرست لە گۆڤاری مەلای مەشهور بەخێراتی. کاک لۆئەی مەتیکۆیی بەڕێوەبەری هونەری و کاریکاتێرست بەخێر بن. بەخێر بن مامۆستا. لە سەرەتاوە دەست پێ دەکەین کاک بەرهەم گۆڤاری مەلای مەشهور یعنی چی؟ ئەو گۆڤارە تەمان لە سەرەتایی کە دامەزرا منیتیان نەبووم من پاش چەند مانگێک چەند ژمارەیەک ژمارەی شەشەم بەڵێ ژمارەی شەشەم بە دروستی من بەشداریم کرد. ئەزمونێکی زۆر تایبەت و سەرکەوتوو بوو و من بخۆم وەکو ڕۆژنامەنووس هەمیشە گاڵتەم بە قسەیەک دێکاڵێن ڕۆژنامەی یا میدیای ئەهلی و سەربەخۆ بێلایەن ئەو شتانم بخۆم قەناعەتم پێی نییە بەس بەڕاستی ئەو گۆڤارە چکە من ماوەیەکی باش ئیشم تیا کرد گۆڤارێکی ئەلەن سەربەخۆ بوو بێلایەن بوو ئەهلیش بوو و ڕەنگە ئەو بەڕێزانە باش بزان کە چۆن داهاتەکەی پێیاوە تا گۆڤارەکەمان چاپەکرد. ئەزمونێکی زۆر گرنگ بوو بۆ کوردستان بۆ ئەو دۆخە بە تایبەتی لە ساڵی 97 بۆ دواوە زۆر پێویستی بۆ هەبوو بە تایبەتی لە شاری هەولێر پێویستی بە پرۆژەیەکی ئاوا هەبوو ینی بە تەنزەوە بە کۆمیدیا باز لە کێشە و گیر و گرفتەکانی خەڵک بکە و من بۆ خۆم لە ئەزانم کە گرنگی تەنز بۆ کۆمەڵگە چەند گرنگە ینی چەند بایەقدارە چ کاریگەریەکی هەیە تۆ بە پێکەنینەوە باز لە خەمە گەورەکانی کۆمەڵگەی کوردی بکەیت و زۆر خۆشحاڵ بووم بە بینینەوەی ئێوە و پیرۆزبایی ئەو بەرنامەیەش لێ یەکەم جەنابیش تەمەێکێک بووی لە کاراکتەرە زۆر کاراکانی ناو گۆڤارەکە و درود بۆ ڕۆحی عەبدوڕەحمان پاشا کاک عەبدوڕەحمانی درود بۆ ڕۆحی یەکێک بوو لە ڕۆژنامەنووسە زۆر بە سەلیقەکان زۆر بە ئەزمونەکان و بەڕاستی ئێمە لێی فێربووین لە بەتایبەتی لە بواری پیشەی ڕۆژنامەگەریە خاوەن ئەرشیفێکی زۆر دەوڵەمەند بە عەرەبی بە فارسی بە کوردی خزمەتێکی زۆر باشی بواری ڕۆژنامەگەری کوردی کرد و هاوڕێ و هاوکارێکی زۆر خۆشەویست بوو بۆ ئێمە لە ناو گۆڤارەکە. درود بۆ ڕۆحی سڵاو بۆ خۆشەویستانش کە ئەمڕۆ لێرە نین گرفتار کاکەی سەردار کێستەی کاک عەلی سندی حەیدەر بەمۆ عەلی دەروێش کۆمەڵێک زۆر لە خۆشەویستان ئێستا لێرە نین هەموو ئەوانە پێکەوە ڕۆژانێکی زۆر خۆشمان بردە سەر و ئەزمونێکی زۆر باشیشمان پێشکەش کرد بەداخەوە کە وەستا. دوای دێنە سەروەستانەکە و بەڕێزت لە ژمارە 21 و 22 کە دوای لەبەرکاری دی پۆستەکەت گوزشت. مامۆستا حوسامەدین کێشەمان زۆر بوو لە مەلای مەشهور. بەڕێزت لە ژمارە پێشتر ڕاوێژکاری یاسایی مەلای مەشهور بووی لە ژمارە 19ەوە ناوت کەتە ناوناوان و بوویە هاوکار و دەستەی نووسەران و خەمخۆرمان لە مەلای مەشهور. خۆی ڕاستە من لە عەدەدی 19 لە ژمارە 19 وەکو ناوم دەرزکرا لە دەستەی نووسەران بەڵام پێشیویش بە بەردەوام پەیوەندیم لەگەڵ خوا لێ خۆش بوو کاک عەبدوڕەحمان پاشا هەبوو دائیمان ئەفکار و شتم پێدەدا لەبەر ئەوەی ئەمن پەیوەندیم ئەو ئەفکارانەی کە توش کێشە دەبووین دوای دیفاع لێ دەکردین ئەمە یعنی بەڕاستی ستافێکی خۆبەخشی یەکتری خۆشویستن و قیادەی کاک عەبدوڕەحمان پاشا لە بۆ ئەو ستافەی زۆر بە خۆبەخشانە کارمان دەکرد. هەموو ئامانجمان ئەوە بوو کە گۆڤارەکە ڕۆژ بە ڕۆژ ژمارە بە ژمارە پێشکەوتوتر بی. بەڕاستی
خۆشەویستی ڕۆژنامەکەم گۆڤارەکەمان زۆر هەبوو بەڵام لە هەمان کاتە زۆر کەسیش ناحەزداری ناحەزمان هەبوو فالحەمدوللا زۆر بە سەرکەوتوی شەکەمان کرد دوایشتەکی زۆر باش فێربووین زۆر بە ئیقتصاد ئیشمان دەکرد نامێ ناوی لێ برێم دەرۆزە بەڕاستی دەرۆزە بوو بەڵام زۆر بە ئەمانەتەوە هەر کەسێک کە باروبووی گۆڤارەکەمانی دەکرد و یارمەتی دەداین لە هەمان ژمارە ناومان دەنووسی بە بڕی پارەکەش یەک لەوان بە هەر وەکو میسال بهینم کاک بەرهەم کاک بەهرام دکتۆر بەهرام سەرۆکی زانکۆ لە زانکۆی لە مەطبعەی زانکۆ طبع دەکرا وای کرد کە 1000 دینار ئەو وەختی ژنەکی پێدەهات 1000 دینار خاتری گرتین هەموو لە هەموو عەدەدەکان 1000 دینارمان نەدەدا بەڕاستی زۆر کەس یارمەتی داین هیمەتی عەبدوڕەحمان پاشاش زۆر دەستخۆش کاکسام دێمەکن کاک هەندرێن ئەمە دەزانم پێشتر ئەتوو پێشانگات هەبووە پێشتر بەشداریت هەبووە بەڵام لە مەلای مەشهور تو پەرەسەند یعنی بەڕاستی وەچی برین زۆر ناو دەرکردو بووە ئەو کاک هەندرێنەی کە ئێستا بە شانازیەوە لە زۆربەی پێشانگا نێودەوڵەتەکان بەشداری دەکات ئەگە لە بیرم بێ کاک هەندرێن ئەتو لە ژمارە 25 ناود هاتە ناو کاریکێتەریستەکان بەڵام پێشترێشە لەگەڵمان بووی بەڵێ ڕاستە من پێشمەلا مەشهوریش لە ڕۆژنامەکانیش کاریکاتێرشتم بڵاو دەکردەوە پێشانگای تایبەت و پێشانگای هەبەشمان هەبوو لەگە برادرانە ڕۆژێکیان لەناو ڕۆژنامە فرۆشەکان تەمەشای ڕۆژنامە شتەکانم دەکرد ئەو گۆڤاری مەلا مەشهورم بەرچاو کرد بەرگەکەی کاریکاتێرێک بشتیوە ینی نەمدید بوو پێشتر بەڕاستی نرخەکەشی گران بوو هەوزان بە 5 دینار بۆ ئاشتێکی وا بوو ئیدی ئارێوەڵە کڕیم لە ماڵەوە بەدەدە قەچارێکە هەر هەمووی ئەمخیندەوە ئیدی یەکسەر دەسمدا قەڵەم و کاغەز چەندین پێشنیار و چەندین تێبینی شتم نووسی چەند کاریکاتێری ششم کرد ئەو کاتی بەبیرم دێ پاشای ڕەحمەتی سندوق بەریدێکی لە پێش دوکانەکەی خۆی دانابوو ئەوە نەبوو برێ بەرید و شت و ئیمێل ئیدی نامەکەم خستە ناو سندوقەکە ئیدی لەو ڕۆژەوە بەردەوام بوو یان بەردەوام هاوکاری ئەو گۆڤارەم کرد و ئیشم تێدا کرد و کە حاجی گوتنی خۆبەخشانەش بەبێ تا ژمارەی 25 ئەوجا ئەگە بەبیرت بێ ساڵێک زیاتر بوو بەشداریم دەکرد لەو گۆڤارە بە بەردەوامیش ینی بە نووسین و بە کاریکاتێرەش ئەوەی ناوی بنووسێ ئەم گرنگ نەبوو لای منەوە ڕۆژیان بە سوعبەت لەگە کاکەمانانی باسمان دەکرد مان گۆڕێک بە ساڵێکی بەسەدە تێپەڕی وەک عید میلاد دەگە وزە ناومان دەنووسێ پاشا ڕەحمەتیش بەزدی بەریگو با ساڵێک تێپەڕی کاگلۆی پشێنە کاک بەخێر بێ چۆن کاگلۆی ئەتوو وەختی خۆی لە پێشترێش کاریکاتێرت دەکرد و دەزام لە ئەلیف باش هەندێک شتت بڵاو دەکردەوە ینی کاگلۆی یەک لە کاریکاتێرستە هەر باشەکانی کوردستان و عێراق بەڕاستی لەوانەیە زۆر کەس نەزانی کاگلۆی لە ژمارەیەکەوە من و کاگلۆی کاریکاتێریست لە ژمارەیەکەوە لەگەڵ گۆڤاری مەلای بەنشور بووین کاگلۆی باسن لۆ بکە سەرەتایەکانم لۆ باسکە يعني أو يعني كمان مشهور يعني تجربتي يعني شاذ بو يعني براسي چونك جمع كرد بيني قوميات وأجناس وزمان حمو ما إيش ما كرت بتنافس لو يك هدف يعني أو مشاكل كردستان دمانوية يعني دياري دكن فتجربتي باش زور باش بو خوزقة يعني دوباره دبي کاگلۆی وەبزانام بە خۆت ئەندازیاری و فەرمانبەری زۆر کێشەت لۆ دروست دەبوو ئەتو دایمەن لە دەوام و لە شتەکان لە سەوکاری کا لەم باسکەکە مەشاکل زۆر بوو زۆر مەشاکلمان هەبوو نیوەی کاریکەتەکانی لەسەر دایری خۆیان بوو دایمەن توژی کێشەی دەبوو يعني هێشتا تەجروبەیمان لە مەشهور وابزانم يعني مبكر بو يعني هێشتا يعني مجتمع يعني مجتمعك حاضر نبولو او حاضر نبولو او جوره تنزو حتى ممكن يعني عندك مجال هيا يعني شو كان مجتمعك يعني مجتمع من الشرقيه تقبلي نقد باساني نقد يعني بدايه الخزان يعني العائله تقبلي نقد ناكر ف لما ليش تشهد هو او لما يجي ما مستوى هم بينه وكم بريزت طبعا بەڕێزت زۆربەی گۆشەکانت دەنووسی
بە ناوی جیاواز و بە نەفەسێکی زۆر جیاواز یعنی ئەو تەوازنەت ڕاگرت بوو بەڕاستی بەڵام لە ناکاو لە ژمارە 21 و 22 کە پێکەوە دەرچوو کاک بەرهەم دەستی لە کار کێشاوە وڵا دەست لە کارکێشان چی و من تقریبا 14-15 گۆشەم ئەنووسی لێ بە 15 ناوی جیاوازی تر ناوەکان زۆرتر کاریکاتێری بوون وازێنانەکەم زۆر چیرۆکێکی دوور و درێژ نەبوو لە بەڕووی ئەو وەختە بەرنمەیەکم لە کوردستان تیوی وەرگرت بەرنامەی پشوی هەفتە لە عینە کاتا لە ڕۆژنامەی برایەتی مەسئولی سێچوار لاپەڕە بووم لە گۆڤارێک بەڕێوەبەری نووسین بووم ئیتر هاوڕەکانم گاڵتەیان پێکردمیان هەرماوە لە ماڵی خۆتان قەتعیاڵواسی بڵێ ئامادەین بۆ دەرکردنی هەموو زۆرە گۆڤار و ڕۆژنامەیە وەرحاڵ من کاتم نەما کات حەزیش ناکەم دایمە ئەو تابیعەتەم هەیە حەز ناکەم ئیش بەکەم و کوڕی بکەم ئیشەکەم زۆر بە جددیە کرد بە ڕێکیە کرد دایمە یادی بەخێر کاک عەبدوڕەحمان لە ناو ڕۆژنامەی برایەتی لە پرزگە نامەیەکی بۆ بەجێ هێشتم کۆمەڵێ بابەت نووسرا بوو بە عەرەبی هەندێکی بە کرمانجی بە بادینی بوو هەندێکی ئایتر بە زمانی تر هاتبوو هەموو جارێ لەسەر کاغەزەکانی نووسی بی سلێمانیەنە بیکە بەو شێوە زارە بەس تەجروبەی شتێکی زۆر خۆشم لێ بەسەر هەر لە مۆزوعی کە دادگایی کراین تەمانە وەختە کاک حسامەدین پارێزەرمان بوو یەکەمین جار بوو کە کەیسی ڕۆژنامەنووسی بکوێتە دادگا یاسای سندیکای ڕۆژنامەنووسان هەبوو بەڵام یاسای ڕۆژنامەنووسی کاری ڕۆژنامەنووسی نەبوو وەرحاڵ ئەمە ئەو ڕۆژەی کە دادگایی کریان گۆڤارێکی وەزارەتی ڕۆشنبیریش کاتی لێ کردوین کوردستان تیوی ها وەکو یەکەمین کەیسی ڕۆژنامەنووس لە دادگا ئەو وەختە کاک شاهۆ ئەمین کە ئێستا هەرکاری ڕۆژنامەنووسیەکە ئەو هات راپۆرتێکی لەسەر کرد لە ناو دادگا و کامێرەوە ئەوانە هاتوو ئیتر هەموو ئێمە بەرگریمان لە خۆمانە کرد ئەوانی شکاتیان لێکردن من و کاک عەبدوڕەحمان پاشا یعنی تۆمەتبار بووین لەوەی سێ-چوار بوو شەش بوو یعنی لەسەر سێ-چوار وشە ئیتر هەزمیان نەکرد و شکاتیان لێکردین بۆ من یەکەم جارم بۆ بچمە مەحکەمە و شتی وایانی نەمدی بوو هەر لە ناو کوردستان ئەم کەیسە تازە بوو ئەو ڕۆژەی کە وەرحاڵ مەحکەمەکە حکومەکە دژی ئێمە دەرچوو شەو لە تەلەڤیزیۆن لە ناو دەنگ و باز پیشانی من لەگەڵ ماڵی باوکمە وەختە پێکەوە بووین قەرەباڵغ بوو نیشتم بێدەنگ منەمەوێت سەیری ئەو راپۆرتە بکەم باوکم ئەوانە هەموو گوێیان کرد باوکم پیاوێکی بەتەمەن بوو یادی بەخێر ڕۆحی شاد بێ سیرمان کرد هەموو بێدەنگ بوون و وەرحاڵ راپۆرتەکە خوێنرایەوەتی ئەوانە سزا دران یعنی ئیتر ئەمەش هەر پێکەنین باوکم وتیەوە چیەوە من باش تێ نەگەیشتم ینی تۆ بۆ لە مەحکەمەی بۆ لێوەی باوکم خوێنەواری نەبوو منیش وتم وەڵا حاجیەوە سێ-چوار وشەمان نووسیوە شکاتیان لێ کردین و ئەمڕۆ لە مەحکەمە بووین و تەواو حکومیان ئێمە دۆڕامان لە مەحکەمە کەزی وتی من پاسەوانی کارگەی چیمەنتۆی سەرسنارم لە سلێمانی کیسەکی تازەمان بۆ هەوەی پاسەوانی معاملەکە بین ساڵی 63 وتی هەموو چەک سێ حرز بووین حەوت چەکمان برد چوینە ناو شۆڕژ بووین بە پێشمەرگە 7 ساڵ پێشمەرگە بووین لە دژی حکومەت شەڕمان کرد دوای هاتینەوە لە ڕێکەوتنامەی 11,000 و هەرماینەوە توینەوە سەر کارگەی خۆتی من ئەو هەموم کرد نەدرام مەحکەمە دین دۆمەدرێزوتی بەخێر نێیتەوە خۆتی ئیشەی تەفسیلیش سکاڵاکەی باسکەم گۆڤاری زاگرۆس شکایەتی لە مەلا مەشهوری کرد بە سەبەبی ئەوەی تعلیقی لێدا بوو کە ئینقلابەکی سپی ناوی لێ نابوو ئینقلابەکی سپی هەدەفی ئەوە بوو کە ستافی زاگرۆس پێشتر وەختی حکومزاتی گروپەک بوو کە پاشی 91 گروپەچتکە هاتن هەندێک تعلیقی لەویدا بوو زۆر احتیادی ئەو وەختیش هێشتا یاسای کاری ڕۆژنامەگەری 35 ساڵی 2007 دەرنەچوو بوو هەر بە یاسای عێراقی سزا دەدرا ژمارە 111 کە بەڵگەیان هینا زۆر لە بەڵگەکان وازحە حاجی بەس قسە لەبیر مەکە کاریکاتێریی منیش لە بەڵگەکان بوو کابراەک دانیشتە کورسێکی لەسرە ئەو بزەبت بالمەقلوبدان ڕاست دەفەرمووی ئەو وەختە قەرارەکە وا دەرچوو هەرێکە صاحب ئیمتیاز و ڕئیس تەحریر دەکا پاشا و کاک بەرهەم هەرێکە 100 دینار یان 3 مانگ حبس طبعا 100 دینارەکە درا بەڵام من بڕیارەکەم تەمیز کردەوە لە تەمیزش نەقز بووە بەتەنێ ئەو سکاڵایەش نەبوو لەسەر طبعا هەمومان ئەمە یەک دەست ئیشمان دەکرد
ئەنگۆ ئەگەر بەبییران بێ کارە باش نەبوو ئەو وەختی بە مۆلیدا پاشا جێ باشتە ئینشاءڵڵا مۆلیدەیە بە ئیژدەیە خست ئەو هەمومان دانیشتینە و کاک جەوهەر خواشفای بدا نەخۆش ئێستا زۆر بە زەحمەتی عەدەدێک دەردەچوو هەتا درەنگ پێکرامە ئیشمان دەکرد بە گڕەگڕی مۆلیدەش داواش لەبەر بێپارەیی داوامان لەسەر ڕەفعکرا کە مەقەڕی مەلامەشووری گۆڤارەکەمان لە زادەی بەرامبەر نەقلیاتی بوو سێ چارمان کرێمان نەدا ئەو فترەش قانونێک دەرچوو بوو کرێەکان کەم ببتەوە زیاد بی داوایان لەسەر ڕەفع کردین لەو داوایش تاوان لەوی دۆڕاندمان چونکە کاکە نەبوو بیدەین چارمان کرێمان نەدا بوو لە ئاخری مالی کاک پاشای بووە مەقەڕی گۆڤارەکەمان بەڕاستی یعنی خۆی ستافەکەمان چونکە بە دڵسۆزی ئیشمان دەکرد کاک پاشاش جێ باشتە ئینشاءڵڵا ئیدارەکی باشی دەکرد خەمخۆری ئەوەی بوو لۆ پارە پەیداکردنیش هیمەتی هەبوو ئەو جە لێرە دەستی نەکەن کاگەندرێنی کە مالی کاک عەبدوڕەحمان پاشای بوو بووە حەدیقەکەیان بوو بووە بارەگای گۆڤارەکەی پێکرێ شەوەچیان بەبێ باسکردنی ناوڕۆکەی شەوەچیان ئەم سەرنووسەر بوو هەموو شتەکانمان بەجێ هێشت تەواو کاک هەندرێن کە ئاخر کەس بووەش مامان هەموو نێزیک بوو لەگەڵ کاک جەوهەر دەستگاریش تەجیاگرگاگە درێن ئەوەمان لە باسکە ئەمە بەخۆ دەزانی تەمان دیسان درێنە محکەمەی پاش ڕۆژنی کاک بەرهەم ئیدی ناچار بووین خۆت ئیدی گۆشتەکان پڕکەینەوە ینی بە نووسین و بەشت و ئەوانە زۆر شتیشە بوو هەر بخۆمان دەما کرد بەبێ ینی بێ ئەوەی پاشا ینی خواری خۆشببیدی تەماشای کایان شت متمانەی تەواوی پێمان متوانی پتاوایی هەبوو ڕاستە زۆر جار بەجێ دەیشتین بەخۆ دەزانی وزارە دەمانگۆ کاکە ئەو بەس سەروتار عیدیویە ینی ئەو شتەکان هەمووەمە دەمانووسی کە دەیخیندەوە ئەو دە فکرێکی لێ دەهات لەو شتانەی ما سەروتارەکەی دەنووسی هیچی شتە بوو مەسەرەن پێی دەیگۆ دایمە بەزێنە ئەو کە دەڕۆی مەسەرە مەڕامە لێ بوو پێمەم باش و دامن دەبزان هەتا دەردەچوت ئەوەکە گۆڤارەکە نەی دەزانی ئەزە کاکەن دەرخۆ ئەو جاری لۆم نیژ ئەمە سەرنووسەر بووم لۆم نیژ مفاجێ بوو کەتن کەرە وامەی بینە فەقیرە باش بوو شانی دابەرێنەی گۆن مەسەرم ناگەم لێنە یان شت و ئەوانە کاک لۆیش گوتنی ئیدی ئەو کۆمەلگایە بەڕاستی ڕەخنەی پێقبوڵ نییە ئەو جار ڕەخنەکە چما گاڵتە زارژبی ڕخنەی گاڵتە زارڕبیە قوڵی نییە ینی ناخۆشە نەختەک زۆر بە ئەزیەت بە زەحمەت پێی هەزم دەکرێت ئێستا نەختەک باشتر بەس هەروانیە هێشتا هەر هەو نییە وەکو پێویست نییە بەڵام نەختەک باشتر هێشتا دەستخۆش کاک لۆی ئەتو زۆربەی کاریکاتێرەکانت وەچی کاک بەرهەم فەرمووی لەسەر دایرەی بوو لەسەر ماسداوچیان بوو لەسەر منافقان بوو لەبیرتەوە نیە لژنەی مشتریات ئەمن تووشی کێشە بووم لەگە مدیری خۆمان مدیری دایرێ من گوتی یەم بە خۆت دەبێت لژنەی مشتریات یان وازمان لێ دەیدی خۆتم واستان لێ دەیدەم باسم لۆ بکە هەندێک یادەوەری خۆش و شتیوا ذیکرایاتی خۆش کاک لۆی والله ذكرياتم يعني زور قرنب بو ملا مشهور لكنم براستي يعني حتى من لو وقت خوي أمن يعني عالم تقديم ذاك له منظمات أمن مشغول ملا مشهور براستي يعني جملة نكب له يعني طبعا لسه منظمات شدنوسي طبعا ورينا قرن وين أما تشتكي ببير بين موا أما تشتكي ببير بين موا أما طبعا صفحة كمان هبو أجا ببير تنبيه تشقله بالرجنامة وجوفاركا بله وش تشيء لا جوفاري جولان مقالك نسرابو لسر طلاقي خلعي بلام طلاقي خلعي او برادرك بابتكي نسيبو عربيكي سقط ورجع دوكري ذكرت نا دوكرنا صد كري ذكرت بخلعي قلت بي خورود كردن افرت رود كردن اوجا لبرلماني مصري مناقشه قانوني خلعي عندك ايش نسيتي لبرلماني مصر مناقشه او گفتگو لسر خورود كردنوي افرتان ذكرها زور سير بو أوا كهدفي لخلع طلاقة أيش بو معناه ورقتبو لعددك أو ما ندابزان لعددي باشي كاكلو أي رأسا بكاريكاتير شي زور زوانو بوختي رسم كردبو دايبزان كبزانري ما بس تكسر ترجمة خلعي كوا أذا بريان با تمشي أويني بكين أجر حاضر وينك
بڵێ کاکە ئەوە کاک بەرهەم بدایەتی مامۆستا لوئەی کاک بەرهەم چتێلەوە وێنێ والله خۆزگەم بۆ ڕۆژانە ئەوە کاک دیاریشمان لەبێت و دیاراکرێ دوازدەی دوی ئەمن کاک بەرهەم ئەو کە شوشانم لۆ باسکە ئەو یەکەم جار چین لە ناو ستۆدیۆکە و ناو مانجی دوینەوە تۆشتا کاک عەبدوڕەحمان پاشا تعلیقمان لێدا وتمانەوە تو قەت پارەمان نایەتی قەینا بەس داوەتێکمان بکە جارێ وەڵا بردین یەشی فەلافلێکی دەرخوارداین ڕز بەج بێگن تۆزێک سوپێکی مریشیش بوو ئیتر باو ڕسمەش بگرین ئەوەی لە یادم بێ ئاها ئەو ڕسمانەوەک بەزەو بوو کەڵانە لە ناو ستۆدیەکە دانرابوو بۆ وێنەی مناڵی ساواوتمان بێنین گوتمانەوە منداڵی مەلای مەشهوورینەمان بەدەستەوە سڵاو لە ڕۆژانە یادی هەموو خۆشەویستانە بەخێر ئەو ڕسمە بینەران لە سەرێڕا کاگلۆی کاک عەبدوڕەحمان پاشا کاک دیار ئاکرەیی کامەران و کاک بەرهەم عەلی کاگلۆی چت بەبیر دێتەوە لەگەڵ والله لەبیرم چی ئەوە قژم هەبووی برە قەڵەوتریشی ئەوەش مامۆستا بەرهەم یادەوەرێکی خۆش کەمە زۆر کێشە و شتێکی خۆشتر ڕوویدا من تەمان کە یەکەم جار من جۆک و کاک هەندرێن گۆڤارەکەم بە ڕێکەوت بینی لە ناو بازار بینیم کە سەیرم کرد دوای سەیرم کرد کاک عەبدوڕەحمان پاشایە ئەو سەرپەرشتیەکە ئێمە لە ڕۆژنامەی برایەتی بووینەوە وەختە ڕۆژنامەی خەباتیشە لە هەمان باڵەخانە بوو ڕۆیشتم لە نەهاتوو بۆ دەوام نیش نامەیەکم لای برادێکدا خۆم ڕۆیشتمەوە وتم سڵاو کاک عەبدوڕەحمان ئەو گۆڤارە زۆر باشە و ئەوانە حەزەکەم کاری تیا بکەم و من ئامادەم بە خۆبەخشانە چکەم بۆ خۆم زۆر حەزم لەو جۆرە ئێستاژ ئەگەر ئەو بوارە هەبێ گۆڤارێکی وا هەبێ یانی ئامادەم واز لە هەموو ئیشێبێنم بەس ئەوە بکەم زۆر حەزم لەو بوارەیە نامەکە بچوو بوو نیو لاپەڕە بوو دامنا دابێ کاک عەبدوڕەحمان هەموو جار یادی بەخێرە تا لەو ئاخرش لە پرۆژەی ڕۆژنامەی باس پێکەوە کارمانێکەوە لە بەشی عەرەبی و ئەو نامەیەمان هەڵگرتووە جا وەختە هەموو جارێک کە لەگەڵ لوئەی و ئەزەم لەگەڵ جەنابیشتر زۆر باسی ئەوسەک کەس پارەی پێنە و کەس سیارەینە و باوی دیناری سویسری بوو بە پاز هاتووین وەسوین یەکی جانتایەکی وینمان پێ بوو بچووکمان پێ بووم هەموو جارە کاک عەبدوڕەحمان پارەی شتێ نییە مەعاژنیە گۆڤارە کەسی دەوی هەموو جارێ وت نامەیەکی تۆم لایە زۆر عەزیمە نامێک کە ئامادە و خۆبەخش بێم و چەئیش بکەی مستەمسەک کاک هەندرێن بەخێرایی لۆ ڕاوەستا گۆڤاری مەلای مەشهوور ژمارە 43 بەخوا بەخۆی بەڕقم پێم با 45 ژمارە دەرچوویدی بەس داریوا دوو مانگ زمان دەکرد هۆی زۆر بوو گۆڤاری مەلای مەشهوور وەک کاک بەرهەم باسی کرد گۆڤارێکی ئەهلی بوو ئیدی بە هاوکاری ئێمە خۆبەخشانە و برادەرانی کە ئیدی بە پەیوەندی و علاقات و برادەراتی کاک عەبدوڕەحمان پاشای خواری خۆش بوو لێرە و لەوێ شتێکی پێدا دەکرد گۆڤارەکەمان دەردەکرد تا ڕادەک ئەو هاوکاریانە نەما یەک لە سەبەبەکان بووەوە دوایی ئید جێ و ڕێمان نەبوو ئیدی ئەوە شەوە بوو سەبەبشکەوە بوو پێش دەرچوونی گۆڤارەکە سێ چار شەو لە ماڵی کاک پاشا کۆ دەبووینەوە ئیشانەمان دەکرد ئیدی ئەویش هاوسەرگیری کردو ئەو هاوسەرگیریەوەی کرد ئەمە ئەو حڕێتەی من نەما کە تا درەنگانی شەو سەعات یەک و دوو سێ شەوێ دەماینەوە لێوە تا بابەتەکانمان دیزاین دەکرد و شت دەکرد ئەوەش یەک لە سەبەبەکان چت هەیە لەو هاوڕێی تەمەنت بە دووشە هاوڕێی تەمەن من بەڕاستی هاوڕێی تەمەن زۆر جوان کاک لوئەی چت هەیە لەو هاوڕێیەکانی تەمەنت ئەزدقال عومەر ئەو برادەرانەی لێرەن و لێرە نین والله تەمەنا دەکەم ئەو تەجروبە دووبارە دەکەن مەلا مەشهوور چونکە تەجروبەی زۆر فرید بوو بەناخەوە یان داوا دەکەم لە جەماعەت ئەوان کۆبوونەوە دووبارە کۆبوونە ینی حکوومەت ئەگەر دامان دەکە ئەگەر یەکێکی موسسە ینی بێلایانە و دەستخۆش کاک حاجی بە دوو شەچت هەیە لە هاوڕێیەکان برای عزیزم دەرێن مەلا مەشهوور گۆڤارێکی بوێر بوو
ملاحظە بکە تقریبان ئەو وەختە وەزیرەکان هەمویان بەڕسمی کاریکاتێر لە مەلا مەشهور دابەزی بڕواتە بیتن خواعفوی بکە مامۆستا سعد جارێک ئەمن دیتم پێی گوتم زۆر دەستخۆشی لێکردین گوتی هەند لەزەتی لە مەلا مەشهور وەردەگرم کە مەلا مەشهور دەردەچی خصوصی عەدەدەکەم لۆ دێ لەزەت لەوەی وەردەگرم کە زۆر ڕەخنە دەگری یعنی بەو ڕەخنانە غەلەتەکان ڕاست دەبێتەوە. دەستخۆش کاک بەرهەم چت هەیە؟ هەڵا وەکو ئەزمموی مەلا مەشهور وەکو گۆڤاری کاریکاتەری یان هوەری تەنز یا ئەدەبی تەنز ئەوە بە دڵنیایەوە لە ناو زۆر نیزامە زۆر دیکتاتۆریەکانە گەشاکە دایمە لە جیهانی ژوایە زۆرترین کاریکاتێری سەوە ناوبانکان نووسەرە تەنزەکان لە سایی ئەنزیمە دیکتاتۆریە گەورەکانە دروست بوون دایمە لەوێ خواروخێکی زۆرە ئەم جۆرە ئەدەبە گەشاکە ڕاستەوخۆ ناتوانین ڕەخنە بگرین ناڕاستەخۆ بۆ بابەتی هاوڕێژ هاوڕێی تەمەن من بە بڕوای من ئێستا خۆم لە ژیانی خۆم هاوڕێکانی خۆم هاوڕێ خۆشەویستەکانی خۆم بەم خۆشەویستانە ئێرەشەوە کە هەرێکی لە ویزگەیەکی ژیانە ناسیون و تا ئێستش کۆمە لە هاوڕێیترم هەیە ئەمانە گەورەترین سەرمایی ژیان من و دایمە هەستەکەم زۆر 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 دەوڵەمەنم ئەگەر لەسەر جادە سوالیش بکەم هەستەکەم خۆشەویستترین برادەرەکان و میهرەبانترین برادەرەکان و هاوڕێکان هی منن بۆیە هەست بە سامانێکی زۆر گەوراکەم. دەست خۆشبی سوپاسان دەکەین بینەرانی عزیز سوپاسی ئێوەش دەکەین و لە کۆتاییدا دەڵێن هاوڕێیەتی ڕاستەقینە وەک گاشە بەرد وایە هیچ شتێک کاریتانە تێناکات جگە لە کوتچی ناپاچی سوپاس.